والله تەماتە کونا حەبیرتی هەلیکەیت حەلیکی ئەم جوتیارانە نیگەرانن بەرەمی تەماتەکان چنیوە بەڵام پارە ناکات هێناویانە بۆ کارگەی دۆشاوی تەماتە و لەوێ کیلۆی تەنیا بە 150 دینار لێیان وەردەگیرێت. تۆزێ بازار جوڵی کرد وتیان نایە وتیان معاش نایە یەکسەر بازار وە خۆی لاتو یەکسەر کەوتیان معاش یەکسەر بازار تۆزێ فەرقی کرد ئارا وڵا پەیوەندی بە باز ئای پەیوەندی کە تۆ پارە پێنێ بەچی تەماتەیە کڕی وایە کە تۆ پارە پێنێ بەچی ئەچی شتەکڕی بۆ ماڵە بۆ ێوار وڵا تەماتە زۆرە تەماتەی چاگار هەمووشی چاگەت تەماتی میسان ڕقەمیەک پارە ناگە جاکە ڕقەمێک پارە نەگاچی دیەکی ئێستا تەماتە بەیانی بێت و ساڵ بەرز بێتەوە چوار پێنج مەسوولەشن بەدڵی خۆیان تەماتەیەن و ئیفرۆشن ئەمە شەڕێکی سار لەگەڵ فەلاح ئایکەن واکەن وڵاتەکان بە شەریکی حکوومەتیش کە فەلاح واز بێنێ و دەست هەڵگرێ بەیانی لە وڵاتەکانی تر تەماتە بێ بە ئارەزی خۆی کیلۆی بە 3 و بە 2 وەڵام تەماتە نەبێ بەیانی لە ئێران و مەقسەد بێ بە بەڕادیە کیلۆی بە 2000 تۆ ناخێتە ماڵەکەتەوە سا خۆم حالێ نۆ نەوار تەماتە مێ سەرکم لێ نەکرێتەوە کوڕۆزانی سوێن بەخوا لە بازار تەماتە بۆ خۆمە سێن تاقەتی و سەرکێتە بادی لێ بووم کیلۆ 220 نارەکە چی لەکەم تەماتە چاوەگاگەیش بەیانی دووبانی تەماتە ئێران تێ تەماتێ ڕق کیلۆی 600 نا 700 نا لە عەلواگە ئیمڕۆ فەلاحی را هەمی وێران بوو فەلاحی وایە دەم لێ تا 15 لێ نازەرێری بەڕێوەبەری کارگەی دۆشاوی شارەزوور دەڵێت دەتوانن تەماتەی تەواوی شارەزوور و بەشێکی هەولێری جوەر بگرن بەڵام پێویستە حکوومەت کێشەیەکیان بۆ چارسەر بکات و گومرگ لەسەر ئاوردەکردنی دۆشاوی ئاوە تەماتەدا بنێت تا بەرەمی ناوخۆ باشتر بە بازار بکرێت. ئەم ئاڵتونە سوورە تا ئێستا لایەنی پەیوەندیدار و لەلایەن حکوومەتەوە لای لێ نەکراوەتەوە. ئەو داواکاری کە ئێمە هەمانە کە ئێستش وەلەو لەگەڵ حکوومەتی عێراق هاتووەتە سەر خەت ئێمە داوامان کردووە کە حیمایە منتج ینی گومرگ بخرێتە سەر دۆشاوی دەرەچی ئەگەر بێت و گومرگ بخرێتە سەر دۆشاوی دەرەچی کارگە ناو خۆیەکان سوودمەند ئەبن لەوەش زیاتر جوتیارەکان سوودمەند ئەبن کە ئەوەش ئەبێتە هۆی گەشەسەندنێکی گەورەی کشتتوکاڵ لە عێراقدا. لە سنووری پارێزای هەڵەبجە و سلێمانی تاکە کارگەی دۆشاوی تەماتەیە لە سەعاتێکدا دەتوانێت 2 تۆن تەماتەی جوتیاران وەربگرێت و لە سەعاتێکیشدا 4100 قوتو 100 گرامی ئاوە تەماتە بەرەم دێنێت. جوتیارانی ژەوە بە ڕێگەیەکی ساختکردنەوەی بەرەمی تەماتەکانیان دەزانن هەرچەندە لەم سەرەتایەدا بە نرخێکی کام لیان وەردەگیرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.